بینەرانی بەڕێزی دیجیتال میدیای درە و سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی دیکەی بەرنمەی زوومی درۆپێدان دەگەینەوە بۆ زوم خستنە سەر بابەتێکی دیکە کە ئەویش گفتوگۆکردنە لەسەر شێوازی ناڕزایەتی ڕەوەندی کوردی بەرامبەر بە بەرپرسانی هەرێم. ئەڵلقەیەم جارەی بەرنمەکەمان بە میوانداری هەریەک لە بەڕێزان قادر نادر ڕۆژنامەنووس و چالاکی سیاسی لە هۆڵنداوە، هەروەها مامۆستا ڕەسوول مەرگەیی ناسرا و بە سوورە مەرگەیی نووسەر و کادری باڵای پارتی دیموکراتی کوردستان لە دەڤەری ڕاپەڕینەوە لەگەڵماندا دەبێت. بەڕێز کاک قادر، ئەگەر سەرەتا بێمە لای جەنابەت، لە ئێستادا بەشێک لە چالاکانی ئەوروپا شێوازێکی نوێی ناڕزایەتی پەیڕەو دەکەن کە ئەویش ڕێگرتن و هێلکە بارانکردنی بەرپرسانە. ئایا ئەم شێوازە بۆچی و لە پێناو چیدایە؟ بۆ درەوی دیارە ئێمە دەمێکە ناڕزایەتی دەردەبڕین لە ڕەوەندی کوردی ئەوڕۆ نییە لەوەتی دەتوانین بڵێن لە هەشتاکانەوە باز لێ دەکرێت بەر لەوە هاتنی ئێمە شێوە ناڕزایەتی خۆیان دەربڕێ کاتێک بەرپرسەکان هاتنەیش بەبوونی ئەو ئازادی سیاسی دووژەیە لە کەت پارتی و شێتی دەسەڵاتیان ناگات دەست، بەڵام دوای ئەو سلوبە گەشەی کرد ساڵ بە ساڵ نوێ دەبێتن و خەباتی ژوایە کاکنیاز خەباتەوە نییە تو لە سەقێک بەستی بەس بۆ پیشاندان و بچێ سەجادە و ناڕزایەتی لە پەرلەمان دەبڕێت دەبێت خۆت ئۆبدەیت بکەیت. ئەوە یەکێک لە خاڵەکانە. دووش کە دەسەڵات گوێ لە 3 مانگ مامۆستا لە سەجادە دەبێ و بە ساڵ خەڵک خۆ پیشاندان دەکات ناڕزایەتی دەکات نەک گوێ ناگرێ بەڵکو خراپتر دەبێت ئێبێ گومان وەسائیلەکانی کەش دەبێت ئاڵوگۆڕی بەسەردا بکرێت. ئەوەی لە ئەوروپاش کرای هەمووی دەسواتسێەوەی بواری یاسایی ئەوروپیە، یعنی هیچ خاڵەچینی ئەوە نییە. هێلکە بارانکردن داهێنانێکی ئێمەی کورد نییە، بەڵکو داهێنانێکی خودی ئەوروپیەکانە و کە ڕێگا پێدراوە. بۆیەشە دەبینی کامووە و هێلکە بارانە و ناڕزایەتی و تووڕەیانەی خەڵک کە دەردەبڕێ شێوەیەک لە پرۆتستۆیە پۆلیس لەوێ ڕاوەستای و پاسەوانیش دەکا و کەسیش ناگریت. بەڵێ کاک مامۆستا ڕەسوول، ئەگەر بێمە لای جەنابەت، ڕای ئێوە چییە لەو بارەیەوە؟ ئایا ئەمە گەیاندنی پەیام و نیگەرانیە یاخود شکاندنی کەسێتی بەرپرسانە؟ بەڵێ زۆر سوپاس. دیارە ناڕزایەتی لە هەموو شوێنێک هەیە، بەڵام گرنگەوەیە شێوازی دەربڕینی ناڕزایەتیەکە شێوازێک بێت کە لە بەرژەوەندی خەڵک بێ و لە بەرژەوەندی پرسی کورد بێ. ئەگەر ئێمە بیر بکەینەوە دیارە پرسی ئێمە وەک پرسی نەتەوەیەکی ژێردەسەر لە هەر سوار پارچەی کوردستان پرسێکی نەتەوەییە، پرسێکی نەبوونی ئازادی نەتەوەییە. خەباتی کوردیش لە هەر چوار پارچەکان دەبێ خەباتێک بێ لە پێناو ڕزگاری کورد و سربەخۆیی کوردستان. ئەوەی کە زۆر سەرنجی من ڕادەشێشێت بەڕاستی، ینی ئەوەی تێبینی دەکەم لە یەک کاتدا هەولێر لەلایەن ئێرانەوە موشک باران دەکرێت، لە ئەوروپا مەسەلەی ئەم داهێنانەی کە پێی دەڵێن داهێنان ئەمە دەکرێت، و لە هەمان کاتدا کۆمەڵێک بەناو ڕۆژنامەنووس و پەرلەمانتار لە بەغداوە کە ئەرچیان پەرلەمانتاری بەغدا ئەرچی چاودێریکردنی حکوومەتی بەغدایە، نەک حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام ئەگە تێبینی بکەین ئەوەندی دژایەتی حکوومەتی هەرێمیان کردووە، ئەوەندە لە خەمی خەڵک نەبوون کە لە بەغدا چ دەگوزارێ و چ ناگوزارێ، یان حکوومەتی بەغدا تاگوێ. خاڵێکی تر کە زۆر گرنگە پێم وابێ ئاماژەی پێ بکرێ، ئەوەی ئێستا لە دادگای بەناو فیدراڵی عێراق دەبسەرێ، هەموو ئەمانە دەستنە چوارچێوەیەکەوە کە دژایەتیکردنی حکوومەتی هەرێمی کوردستانە و لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانیشدا بزات دژایەتیکردنی پارتی دیموکراتی کوردستانە. بۆیە ئێمە ئەمەش دەکچێتە ئەو چوارچێوەیەوە کە ئەوەی لە ناو باوڵین لایەنەکان و لە ناو حتا لایەنەکانی بەشەکانی تری کوردستانیش ئەوەی دەگوزارێ ئێستا ئەوەیە کە بۆ هەموو ئەمە پرسیارە، بۆ هەموو ئەمانە ئاڕاستی پارتی دیموکراتی کوردستان دەکرێت، بۆ لە دەرەوە هێلکەبارانی بەرپرسانی عراقی یان تورکی یان ئێرانی یان سووری ناکرێن، بۆ بە ئایا ئەمانە کورد ناسۆسێنەوە؟ ئەمن پێم وابێ هەموو ئەمانە دەچنە نەخشە بۆ کێشراون. پێ دوایە ئەو چالاکیانە ئەو نیگەرانیانەی خەڵک لەسەر شەقام لە کوردستان یاخود لە دەرەوە وەکوتت پیلانە و لە دژی پارتی دیموکراتی کوردستانە؟ بەڵێ
بەڵام بۆچی ئەم پلانە ئاڕاستەی ئەو حیزبە کراوە ئەمە ڕوونم دەکردەوە ئەمە لەبەر ئەوە ئاڕاستی پارتی دموکراتی کوردستان کراوە کە ئەوە پارتی دموکراتی کوردستان و بە تایبەتیش سەرۆک بارزانیە کە هەڵگری بیری هەزر و بیری نەتەوەیە ئەمەش نە بەلای داگیرکارانی کوردستانەوە و بەلای هەندێک حیزبیشەوە کە بەرژەوەندیان لەگەڵ داگیرکارانی کوردستانە یەک ناگرێتەوە بۆیە ئەمە هەمویان دەستنە چوارچێوەیەکەوە کە چوارچێوەیەکی نەخشە بۆ ڕێژکراوە لەلایەن داگیرکارانی کوردستان و لەلایەن خودی پەکەکەوە زۆر لەو چالاگوانانەش بەڕاستی ناڕاستە و خۆ دەکەونە خزمەتی ئەوان ڕەنگە لە ڕاستیدا مەجال مەبەستیان ئەوە نەبێت بەڵام بیانەوێ و نەیانەوێ دەکەوێتە خزمەتی داگیرکارانی کوردستان من لەگەڵ ئەوەدام ئەگەر بەدیلێکی جوانتر بەدیلێکی باشتر بەدیلێک کە زیاتر بەرگری لە ماف و ئازادیەکانی خەڵکی کوردستان بکات وەڵا من ئامادەم پشگیری ئەو بەدیلە بکەم بەڵام نەک هەر ڕەخنەگرتن چونکە هەر ڕەخنەیەک بەبێ ڕێڕەوێکی چارەسەر کە تۆ دەڵێ ئەمە نەکەی دەبێ پێم بڵێ چی بکەیت باشە ئەگەر بەدیلێکە بێ من ئامادەم پشتیوانی هەموو ئەوانە بکەم بەڵێ کا قادرگەر بگەڕێمەوە لای جەنابەت ئایا بە بۆچوونی ئێوە تا ئێستا ئەم شێوازە لە کاری چالاکی سیاسی یاخود لە بواری چالاکەوانی مەدەنیدا چ کاریگەریەکی لەسەر دۆخی سیاسی و ژیانی خەڵک دروست کردووە ئەمە زیاتر هەوڵەکانمان لەسەر چوارچێوەی مافی مرۆڤە ئەو ناڕەزایەتیانەی هەبووە لەسەر نەبوونی ئازادی سیاسی مافی مرۆڤ بووە ئەوەی ئێمەش دەرمان بڕێ شێوازش کێ لە ناڕەزایەتی وەکو گوتم چۆن ئەمنستی ڕۆیت و پەرلەمانەکانی دنیا ناڕەزایەتی ئەم دەربڕیا ئێمەش لە تەکسی مینار و ماسەلەن پەیوەندی نێودەوڵەتی هاوکات خەباتی مەدەنیش خۆپیشاندانیشمان کردێ کە شێوەیەک لە شێوەکانی ناڕەزایەتی لە هەموو دنیا یعنی وەکو گوتم ئەو داهێنانی هێلکە و ناڕەزایەتی و کەوتنە دووبەرپرس تا ئێستا بەردەوامە هیچتان پێرێ لە ماریا لۆپین ڕکابەرەکەی ماکرۆن درا لە وڵاتە فەڕەنسیە جوانە پڕ لە دیموکراسیەدا بەرپرس نییە پێی نەکەت بێ بێگومان فشارەشی کاریگەری گەورەیەکی دیە بەرپرسەکان سە تێگەیشتینە کە ئەوان ئەگە لە کوردستان هەریەکەیان خۆی پێ فرعونێکە هەریەکەیان بەکەیف خۆیان خەڵک دەگرن و دەکوژن بەڵام لە ئەوروپاش بالمقابل خەڵک پرۆتستۆیان دەکات ناڕەزایەتی دەدەبڕێ شێوەیەکە لە فشار لەسەریان کەواز لەو کەلتوری گرتن و ڕفاندن و کوشتن و برسیکردنی خەڵک بێنن یعنی گاس پێ بکەن ئێستا تیرۆری سیاسی پێشێلی ماڤی مرۆڤ لە چاو چەند ساڵی ڕابردوو گەلە کەم بوویتەوە بەشێش دەگەڕێتەوە بە ئەو کاری چالاکیانە من پێم وایە یعنی کاری چالاکی خۆپیشاندان و پەیوەندی نێودەوڵەتی و ئەو سیمینار و کۆڕ و کۆنفرانسانەی و ئەو ڕەوەندی کوردی لە سۆسیال میدیا دەیکە هەمووی ئەوانە تەواوکەری یەکن یعنی ئەوە نییە بەس بڵێ خۆپیشاندان و کەوتنە دووبەرپرسەکانە بەڵام ڕەنگی ئەو مۆدیلە نوێ لای خەڵکی کوردستان تازاوەیە هێلکە بارانی مەسئول دەکرێت کە مەسئولە کاریەکە خۆ پێ فرعونەکە بەڵام لە بەدەستی ترە ناگەیەکنی بەڵام لە ئەوروپا هێلکە باران دەکرێت ئەگەر ناهیچ لە ئەوروپا و لە هەمومان دەبینن قودسیەتی هیچ بەرپرسەک نییە لە ئەوروپا ئێمە هەمان ئەو مۆدیلێ ینی ئەو ڕێڕەوە خەباتە نێودەوڵەتیە ئێمەش بەسچین کورد خۆمان تێخزاندیە بەڵێ کاک سوورە جەنابەت پێشتر ئاماژەت بۆ کرد کە لەگەڵ شێوازی چالاکی مەدەنیت یاخود شێوازی دەربڕینەکەی بە شێوەیەک لە بەرژەوەندی خەڵکدا بێت ئایا پێت وایە ئەم شێوازەی کە چالاکانی کورد لە ناو لە دەرەوە ئێستاش بە مۆدیلێکی نوێ گرتویانتە بەر لە بەرژەوەندی خەڵکدا نیە من لە بەرژەوەندی خەڵکی نابینم بەڵکو بە پێچەوانەوە دەچێتە چوارچێوەی بەرژەوەندی داگیرکارانی کوردستان تۆ کاتێک جارێ ئەوەی کاقادر دەفەرمێ وڵاتانی سربەخۆ گەلانی سربەخۆ زۆر ئاساییە چۆن ڕەخنەیان لێدەگری چۆن ناڕەزایەتەکان دەگەێنی بەڵام پرسی ئێمە وەکو نەتەوەیەکی زێردەستە و دابەشکرا و بەسەر چوار دەوڵەتدا
بەسەر 4 دەوڵەتی داگیرکاردا دژمن بە کورد ئەنفالچی هەر ڕۆژە و لە هەموو بەشەکانی تری کوردستان هەر ڕۆژە و ئاەتێکی قورئانمان بەسەردا دەسەپێنن ڕۆژێک کافرمان دەکەن ڕۆژێکی ئەنفالمان دەکەن ڕۆژێک ئاەتی نەسر ڕۆژێک ئاەتی فتح ئەیدی هەموو ئەمانە بەسەر ئێمەدا کاتێک لە ئەوروپا دژی بابرین ئەزمموی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەش کە هەر 4 دەورەمان دژمنە تۆ ئەم ناڕزایەتیانە دەردەبڕی کەواتە ئەمە ڕاکێشانی سەرنجی ئەوروپیەکانە بەلای ئەوەدا کە بەڵێ ئێمە دەسەڵاتی کوردیمان ناوێ بەدیلەکەمان پێ باشترە کە داگیرکارانی کوردستانە ئەوانن کە ئەنفالمان دەکەن ئەوانن کە دەمان کوژن ئەوانن کە دەمان بڕن ئەگەر بچێتە چوارچێوەی خزمەت پرسی کوردەوە ئەوەی کا قادر نادر لە ئەوروپا مەسەلەی هێلکە بارانە ئەمە وەڵام من لێرە هێلکە بارانەکە دەکەم بەڵام بە مەرجێک نەچێتە چوارچێوەی داگیرکارانی کوردستان چونکە ئەم هێلکە بارانکردنیان ئەم چی بکرێت کە ئەمە نەچێتە چوارچێوەی خزمەتی داگیرکارانەوە ئایا پێ دوایە ینی لە هەرێمی کوردستان یاخود دەسەڵاتدارانی کورد بێ خەوش و بێکەم و کوڕین ئایا پێ دوایە کە خەڵک هیچ کێشەیەکیان نییە تاوەکو بڵێن ئەو داخوازیانە داخوازی ناڕەوان نەخێر ئەمن دەڵێم کەم و کورتی هەیە لە هەموو دنیاشدا کەم و کورتی هەیە ئێمە وڵات نین ئێمە سربەخۆنی بەڵام وەرە بارودۆخی هەرێمی کوردستان لە ڕووی ئازادی بیرڕادەربڕینەوە لە ڕووی گوزەرانەوە لە هەموو ڕوەکانەوە بەراوردکە لەگەڵ عێراق لەگەڵ سووریا لەگەڵ یەمەن لەگەڵ ئێران لەگەڵ هەموو ئەمانەی بەراوردکە لەگەڵ تورکیا لەگەڵ هەموو ئەمانەی بەراوردکە ئایا ئێمە ژیانمان خۆشتر و ئازادیمان زیاتریان ئەوە لە کاتێکدا ئەم خۆپیشاندان کە دەکرێت کاکە لە ئێران ئەمە خۆپیشاندان دەکرێت داوای مافێکی ڕەوا دەکرێت ئیدی بە ئاگر و ئاسن وڵامیان دەدەنەوە لە تورکیا بە ئاگر و ئاسن وڵامیان دەدەنەوە ئێمە دەبێت بیر لەوە بکەینەوە ئێمە لە ئەوروپا ناژین ئێمە لە شوێنێک دەژین کە دۆزەخە چاڵاوە دیکتاتۆریەتە سەرباری هەموو ئەمانەش ئێمە داگیرکراوی کاتێک تۆ ناڕزایەتیەک دەردەبڕی بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان من دەڵێم با تا ئەو شوێنە بێ نەچێتە خزمەتی داگیرکارانی کوردستان چونکە ئەوەی ئێستا لە ئەوروپا دەکرێت کەواتە ئەمە ئەوروپیەکان وریان ئەوروپیەکان پێشکەوتون بیر دەکەنەوە لێرە کورد ئەمە دەکات هەندێک چالاگوان یان بابڕین بە هەر ناوێکەوە دەکرێت ئەمە دەکەن کەواتە ئەمان بیر لەوە دەکەنەوە کەواتە ئەمانە داگیرکارانی کوردستانیان دەوێت ئەوانەیان دەوێت کە ئەنفالیان کردوون ئەوانیان پێچاکترێک کە سوورەتی نەسریان بەسەردا دەسەپێنن ئاەتی فتحیان بەسەردا دەسەپێنن ئەنفالیان دەکەن چیمابارانیان دەکەن ئەمە بتەوێیان نەتەوێت ئەوروپیەکان وای دەخوێننەوە ئەمەش جگە لە خزمەتکردنی و داگیرکارانی کوردستان و دژایەتیکردنی ئەزمموی حکوومەتی هەرێمی کوردستان شتێکی تر نییە من دەڵێم خۆزگە دەوڵەت بووینایە باشە وەکو ئەو دەوڵەتانەی کە قادر ئاماژەی پێدان لە ئەوروپا و چالاکیەکان ئایا ئێمە ئاستی تێگەیشتنمان ئاستی گوزەرانمان ئاستی ئازادیمان لەگەڵ ئەوروپیەکانە تا ئێمە وەکو ئەوروپیەکان بکەین ئەمن لەگەڵ ئەو ڕایەدام هەر هەنگاوێک لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێت ئەمن لەگەڵیدام چونکە ئەمن پێش ئەوەی پارتی بم من کەسێکی نەتەوەییم و هەر کاتێکیش حیزبێک ببینم لە پارتی باشتر لە پارتی زیاتر خزمەت بە پرسی کورد دەکات وەڵا سێودوو ناکەم حاشا لە پارتی دەکەم و دەچم دەبمە ئەندامێکی سادەی ئەو حیزبەی کە بەرگری لە مافۆ ئازادیەکانی کورد دەکات و دژی داگیرکاران بەڵێ مامۆستا گیان زۆر سپاس کاک قادر مامۆستا ڕەسوڵ پێی وایە کە ئێمە دەوڵەت نین ئەو جۆرە لە ناڕزایەتی هەنێک کات دەگاتە ئاستێک کە چێتە خزمەتی بەرژەوەندی داگیرکارانەوە یاخود دوژمنانی کوردستانەوە ئایا ئەمە چی بکەین یاخود چالاکوانان چی بکەن کە لەو بینێدا بوارێک بدۆزنەوە کە هەم ناڕزایەکانی خۆیان دەربڕن هەم خزمەت بە دوژمنان دەکەن نیازارێ و برادرە کاک ڕەسوڵ ئەوزان بەنیە کاک ڕەسوولە تو بەناوی شخصی خۆت قسە دەکەیان بەناوی پارتی بەناوی خۆمەوە قسە دەکەم کاک نیاز بە قوربان پێم وایە ئەو شتانە زیاتر مدیری شعر و پەخشانی هەفتاکانە زۆر ئەو فکرێک لاسیکە ئسلوبێکە دەمێکە باوی نمایە و خەڵک تااقەتی ئەو جۆرە دروشمبازی نماوە خۆی دەبینی داگیرکەری کوردستان تەڕاتێن دەکەن بەعس سیوێکی ئافاتە ناو هەولێر
ئێران هاتە نزیک کۆیە سەدان کادری دیموکرات و کۆمەڵە و پەکەکە تەجەسوسی لەسەر دەکرێت و تیرۆر کرایە لەو 31 ساڵی ڕابردوو. ئێستا پارتی بەشەشی گرنگی خاچی کوردستانی تەسلیمی تورکیا کردیوە. یعنی ئەوەی کات ئەو تۆمەت قێزەوەنانەی دەگوترێتە سەر ئەو چالاکوان و کەسایەتیانەی کە گوایە لە خزمەت داژیکەران ئەوە دروشمەکە هەمان ئەو دروشمە عەرەبە دیکتاتۆرەکان هەبوون سیستەمە دیکتاتۆرەکان بەردەوام خەڵک هەر ناڕەزایەتیشی دەرەبڕی دەگوت ئەوە خزمەتی ئیسرائیل دەکات و عومەلا ئیسرائیل و ئەو قسانە وە لە 1970 دەگوترا جێگای سەیرە لەو سەردەمی ئەولەمە و ئایفۆن و سامسۆنگدا برادێک دێت کاریرەشی پارتی ئەو قسانە دەکات. خەڵک شێواز زۆر مەدەنی دەکات. تۆ ئەگەر دەتەوێت دژی داگیرکەر بی دەبی لە گەلەکەی خۆت ئاش بیەوە، دەبی برسی نەکەی، دەبێت نەیگیری لەسەر ئازادی بیرۆڕا، دەبێت تیرۆری سیاسی نەکەی. من نەتوانم 200 ناو بڵێم کە خەڵک تیرۆر کرایە ئەوەی وای کردێ خەڵک تف نەعلە لە خاچی کوردستان دەکات تەمەنای لۆ بەعز دەکات ئەو دەسەڵاتەیەوەی کردێ خۆ ئێمەمانان نین. خەڵک کە تەمەنای گەڕانەوەی بەعز دەکات ئەوە ڕەفتاری پارتی وێچێتیە. تۆ کاتێک دەبینی منداڵی بارزانی و تاالبانی خاوەنی ملیارەها دۆلارن کوڕی هەژاریش خاوەنی هیچ نییە ئەتو لێرەدا هەستی نیشتیمانیەکە زۆر کاڵ دەبێتەوە. تۆ ئەگەر سیستەمێک بێوێ دەوڵەتێکی نەتەوەی نیشتیمانی دروست بکاتن دەبێت یەکەم شت پەروەردەی نیشتیمانی بکە. تۆ وەرە سەیری تەلەڤیزۆنەکانی پارتی وێچەتی بکە بزان چ زبڵخانەیەکە چیان فێرە خەڵک کرد کەوادری پارتی وێچەتی سیرکە لە سوسیال میدیا بزانە چوو غەرغەرغەرغەرە بەدایک خوشکەکانی ئێمە دەکەن لەبەرەوەی سەقافەتیان نادەنێ. چەند کۆرش ینیش ئەوەیان لۆ کردینەوە دەورەی کادیران و پەروەردە و ئەوە دەیان بینین لە ئاستی سەرۆکی حکوومەت وەڵامی ئافرەتێک دەدات تۆ دەرەوە عیلاقەی هەیە دەیان لەو شتانەمانیتیان. بۆیە مەسەرەکە ئەو مۆدیلە نمایە ئەرێک بێت چالاکوانەکان شێوە خەباتەی مەدەنی ئەوروپیا ئەو مەسلەی دەوڵەتمان نییە و داگیرکردنی وەکو گوتم جگەلەوەی دەبی هێزی سیاسی وەکو باوکێک هەوڵ بدا دڵی هەموو مناڵەکانی ڕازی بکاتن بەس ئەو دەیگری دەیکوژی پارەی ئەو میلەتەی دەدزی یعنی یەک راپۆرتی دنیا نەبووە ئیدانەی ئەو دەسەڵاتە نەکە ناڵێ دزە وەرە بڕۆ سیرکە لەو 31 ساڵە ناڵێ ئەرهابینە ناڵێ خەڵک دەگرن یەک راپۆرت نییە لە ڕێکخراوە جیانەکان لە پەرلەمان تا لە پەرلەمانێک شەهادە بۆ حکوومەتە بکە بۆیە وەی لێ هاتیە لە ڕێفرەندۆمێک هەموو تەئیدی دەوڵەتی کوردیان کردیە یعنی تحدای سەدامیان کرد بۆ یەکەم جار داهێنانیان کرد قراری 1970 کرد لۆ ئێستاکە کە کورد دەیەوێ ڕێفرەندۆم کام و زڵدی دەبن بەرمونە کێشاوە نییە کێشاوەیە ئەزمونەشی زۆر خراپ لە منتیقەکەی پیشاندرا کە کۆمەڵێک بنەماڵە هەموو پێبوونە ملیاردێر سێ بەشی خاچی کوردستان داگیر کرا هەر لەو هەولێری من و تو کاک نیاز ببوورە من بڕۆ سیر کە بەس ماڵی نێچیروان بارزانی 125 خەڵکی هەولێری داگیر کردیە بە نمونە خەڵک لە هەموو دنیا خۆپیشاندانی کردیە لە هەولێر لە هەندێ وەخت ها من ناڵێم ماسەڵەن لە گرتنیەوە جەلان لە هەموو دنیا مزاهرە بوو تەنیا لە هەولێر نەبی مزاهرە نەبووە خەڵک لە هەولێر لە بۆنی خۆپیشاندان بۆ نان و ئاو بکە دەیان زاردی تیچمان خەڵک ڕەنگە داتەوە زانەوانێ هەرکە بارانیان کردن کاک نیاز ئەو برادرەی پارتی هەمویان ئەو خەڵکانە بوو تەعزیب درابوون لە بەردەستی پارتی بۆیە وەکو کاردانەوەیەک ئەو بووە کاک سوورە ئەگەر گەڕێم وەلای جەنابەت بۆچونێک هەیە لە بەرامبەر بۆچوونەکانی جەنابەت کە دەڵێیت هەر چالاکیەکی مەدەنی ئەگەر وریای نەبێت خزمەتی بە دوژمنان دەکات بەڵام خەڵکێکی ژەیە پیان وایە ئایا چ جیاوازیەک هەیە ئەگەر دوژمن حکومت بکات وەک لەوەی حکومەتێکی خۆماڵیت هەبێت بەڵام بە زوڵم و زۆر و خەڵک سەرکوت بکە وەکو کاقادراڵێت خەڵک دەگیرێت خەڵک دەکوژرێت خەڵک تیرۆرەکرێت یعنی جۆرەها چەسانەوە هەیە بەرامبەر بە خەڵک وەجگە لە باسی لایەنەکانی دیکە نەکەین بارودۆخی ئابووری و بارودۆخی سیاسی و کۆمەڵێک لەو گرفت و نوشتستانی کە بەسەر هەرێمە هاتووە لە ماوەی ئەم 4 ساڵی ڕابردوودا ینی خەڵک پیان وایە ئەڵێن کە بەشێکی زۆری خەڵک دەیگێڕنەوە بۆ مەسەلەی زاڵبوونی حیزبایەتی و بەرژەوەندی شەخصی و حیزبایەتی لە ناوخۆی حیزب و لە ناوخۆی حکوومەتە زاڵبوونی ئەو بەرژەوەندیانە وای کردووە کە دەوڵەتەکەمان یاخود حکوومەتەکە یا ئەزمونونەکەمان لاواز دەربکەوێت بۆیە خەڵکەڵێت چ جیاوازیەکەیە دوژمن حکوومەتکە یاخود دەسەڵاتێکی تۆتالیتاری کوردی ئەمن تێبینیەک لەسەر قسەکانی کاقادر
ئەو باز لەوە دەکات کە تورکیا ئەوەندە هاتووە ئەوە پەکەکەیە تورکیا ئەوە پەکەکەیە کوردستانی سووریایی بەتەحمیلکردندا ئەم پەکەکە لە ناو کوردستانی بابڵین باشووری کوردە ڕۆژئاوای کوردستاندا کۆمەڵێک شتی کردووە کە بیانووی داوەتە دەست تورکیا لە هەمان کاتدا لە ڕۆژ لە لێرە لە باشووری کوردستان بیانووی داوەتە دەست تورکیا کە بێ بەڵام لە هەمان کاتدا لەگەڵ ئێران یەک کێشەی نییە باشە کە دووەم گەورە بەشی کوردستانی داگیر کردووە لەگەڵ عێراق حەشدی شعبین لەگەڵ سووریا یەک کێشەیان نییە باشە ئەمە ئەوەیە کە تورکیا دێنێ بەنسبەت بۆ مەسەلەی ئازادی تۆ تێبینی یەک شت بکە ئێمە وەکو بۆ ژیان و گوزەرات تۆ تێبینی یەک شت بکە ئێمە هەر چوار دەورەمان دوژمنە لە هەر چوار دەورەوە کێشەمان بۆ دروست دەکرێت لە هەر چوار دەورەوە هەوڵ دەدرێت چۆن ئەم ئەزمونە لەبار بەرین ئەوە دادگای فیدراڵی ئەوە موشک بارانکردنی ئێران بۆ هەولێر باشە بۆ ئیمامی عەلی شتێکی جوانی هەیە دەڵێ ڕاستیەکان لەکوێ بن تیری دوژمنان بەرەوێت باشە بۆ لە هەموو ئێران بەس تەرکیزی خستۆتە سەر هەولێر ئەمە تەسلیم نەبوونی پارتی دموکراتی کوردستانە بە ئێران تەسلیم نەبوونیەتی بە عێراق بۆیە لە دادگای فیدراڵی ئەم بەزمە دەکرێت تەسلیم نەبوونیەتی بە تورکیا بۆیە هەموو ئەمانە خڕبوونەتەوە دەستگا مخابراتەکانیان لە هەمان کاتدا کۆمەڵە خەڵکیش بەناوی چالاگوانی کۆمەڵی مەدەنی کار لەسەر ئەوە دەکەن چۆن هزری نەتەوەی ببوژێنەوە حەفو دژایەتی هزری نەتەوەی بکەن ئەوەی کا خادر نادر دەیڵێ باشە ئەگەر دەسەڵات پارتی یەکێتی بەو شێوەیەن ئەم ئێستا هزری نەتەوەی ڕەت دەکاتەوە دەبابێ کاکە ئەو هزرێکی نەتەوەی جوانتر لە دەسەڵاتی کوردی بێنێتەکایەوە تا منیش تەئیدی بکەم نەک بیر لەوە ئەو دەوڵەتی کوردی تقریبا وەکو دەڵێ خەباتی نەتەوەی ڕەفز کرد باشە کاتێک خەباتی نەتەوەی ڕەفز دەکرێت کاکە با ئەو دوو تورکما دوو فارس و دوو عەرەبم قەناعەت بۆ پێ بکە کە وەکو دەڵێ پێیان وابێ ژیان بە کوڕەوا دەبینن یان دەوڵەتی فارسی ڕەتکەنەوە یان دەوڵەتی تورکی ڕەتکەنەوە یان دەوڵەتی عەرەبی ڕەتکەنەوە وەڵام منیش لەگەڵ کاقات بەڵام ئێمە لێرە هەوڵ دەدەین چۆن هزری نەتەوەی پوشی وەکو دەڵێ ئەوەی ئەمە سیاسەتی پەکەکەیە ئازادی واز ناکی دوو مەوزوعی جیاواز نەتەوایەتی و مەسەلەی سەنگەرکردن لە دوژمن هەروەها سەنگەرکردن لە خەڵکی خۆت لە ناو خۆدا خەڵکی خۆت داوای چاکسازیەکە داوای ریفۆرمەکە داوای ئازادیەکات یعنی ئایا وەکوتت پەکەکە چۆن دەرفەتی داوا بە تورکیا وای کردووە کە تورکیا پەلکێش کاتە داو هەرێم یاخود بیانووی داوەتە تورکیا ئایا بۆچی حکوومەتی هەرێم یاخود حیزبە کوردستانیەکان بیانوو ئەدەنە خەڵکی خۆمان کە یاخود بیانوە دەنە پەکەکە وا لە خەڵکی خۆمان کاری ئەو چالاکیە سیاسیانە بەکار بێنێ لە دژی ئەمان یعنی ئەمان با کارێک بکەن کە خەڵکی خۆمان بێت دەستخۆشی لە حکوومەت و لە دەسەڵات بکات نەک لەوەی کە هەموو ڕۆژێ لەسەر جا دەبێت وەک جەنابی پەکەکەش دەستی تێ بخات و دەوڵەتانی دراوسێش دەستی تێ بخات پەکەکە چۆنی دەستی خستووە لە هەموو بەشە کوردستان کە تورکیا داگیری کردووە چالاکیشیان نییە لە هەمان کاتدا ئەگەر چالاکیشیان هەبێت ماوەیەک شاریان بە وێرانکردندا باشە با ئەوان خەباتی خۆیان بەرنەوە ئەو دیو نەک داوای کارێک بکەن کە بە عەقلی هیچ کەسێکدا ناچێت برایەتی گەلان و ئازادی گەلان و ئەمە لە چوارچێوەی هیچ یاسا و پرەنسیپێکدا ئەمە لە یەکێتی سۆڤێت شکستی خوارد لە یەکێتی سۆڤێتی هەڵوەشان ئەمڕۆ پرسەنەتەوەیەکە لە سەروی هەموو پرسەکانەوەیە بەڵام تۆ تێبینی بکە من ئاماژە بە یەکسر دەدەم ئەو هەموو دژایەتیکردنەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم هەموو دژایەتیکردنەوە و بەڕاستیش ئاڕاستەکردنی پارتی کاکە سۆڤێت بەم زەبەلایی خۆیەوە ئەوە گۆشەگیر کرا دەورە گیرا ئەوە سۆڤێت سەرکەوتوو نەبوو لە شەڕی ئۆکرانیا جا باشە ئێمە ئێران دژمانە تورکیا دژمانە سووریا دژمانە عێراق دژمانە باشە ئەمە چالاگوانانی بابڕین ئەوەی کە خادر نادرە دەڵێت ئەم بۆ دژی نازانم یعنی پارتی وچێتی بەڕاستی گەلێک بە خۆیان ئەوەندەی
ئەمانەت لە بۆ داگیرکەرانیان کردی ینی مۆدیلی ئێمە مانان نماوە نه ینی ترشیا چ پێویستی بە ئێمەیە وەکو فەرکاتێک حکوومەتێکی هەرێم غەزووی سەقافی تورکی کردەوە مەسەلەن جەیشی تورکی 120 خاچی کوردستانی داگیر کردیە گەریلاکان دەکوژێن چ پێویستی بە منە کە ئەم بچم لەگەڵی ئیش بکەم لەو سەردەمەکە ئەقمار سناعیە یان وەکو ڕۆژنامە نووسانە کاک نیاز ئەو پارتی زۆر کۆمیدیا پارتی لەبەرەوەی لە هەمووان زیاتر مەلەفی مافی مرۆڤیەوە دیتان ئەو ڕۆژنامە نووسانی بادینان دادارگە گوتی سیخوڕی ئەمریکا و ئەلمانیا لە کاتێکدا ئەمریکا و ئەلمانیا حمای ئەوە یەکەن یعنی بەسی خوڕی لە قەڵەمدا بەخوان هەموو ڕۆژێ دەچن چیە وەڵایم بەدمونە شێوانیاک چوو لەگەر یەکێتی پارێزەرانی ئەمریکا دانیشتووە دوو لەسەر دژاتی ئەوەی هەر بۆ زانیاری مە 2010 لێرە بە هێلکا یەکەم جار بۆ زانیاریت کورت هێلکەی ڕەنگی وەشاند بێ لە ئەردۆغانیدا لە 2010 بەس ئەو برادرانەی پارتی ئاگیان لە دنیا نییە بەڕاستی من لە ستۆ کۆڵم بەرچاوی ئێمە هەلو بەڵێ جەمالێتە فەرمو وێنەکەت دابڕە کاگنات 2010 ئەردۆغان کە لە گەرمەی ئەوەی بوو کە ئەو کادوا فاشستیش نەبوو خۆی لە کورد نزیک دێخستەوە دوو کچی کورد دەیان هێلکیان لێدا خۆم وێنەکانیشمان بڵاو کردیتەوە و کەسیش نەچیدا بڕوا بکەن سەعاتە گرتیان بەریانە یعنی ئەو دایانە چەندان جار لە وەزیر خارجی ئێران هاتە ئێرە هەمومان چینە هەر ئەو ڕۆەوەی ئەمینە کاکەباوەی کە کرا باهۆڵی هەموو لایەک بوو لەگەڵی دابووین ئەوەش خۆ بەشەکە لە زندایەتی تورکیاوانە ئەوەی دژاتی تورکیا دەکاوە ئێمەین ئەوەی دژاتی ئێران دەکاوە ئێمەین ئەگەنا پارتیوێکێتی مەلەفە چی ڕەشیان لەگەداجیکەرانەیە ئەوە یەک دووش تاک بابوو برادرانە و پارتیوێکێتی بڵێ 31 ساڵە شێوازی خەباتما خەڵک بە پارتیوێکێتی نەڵێ کاچی من دزی مەکەن خەڵک تیرۆر مەکەن خەڵک شوێن بزر مەکەن تەسەوەر کە ئێستا خەڵک کێیە لەو ئاسایشەی هەولێری پارتی لە ئاسایشی کانی گۆمەیەکێتی 8 ساڵە 9 ساڵە کەس نەیدیتیە باشە بەعز بە هەموو فاشست خۆی ئەردۆغان بە هەموو فاشست خۆی شتیوان نییە تۆ مەسەلەن ڕووی بەعس و ئەوە سپی کردیتەوە لە ڕووی پێشێلی مافی مرۆڤ و ئەوانەوە خەڵک عریزەی نووسی خەڵک یاداشتی کرد خەڵک خۆ پیشاندانی مەدەنی کرد بەس پێم بڵێ خراپتر بیان باشتر بوو ئەو دەسەڵاتە جێری ڕاگردیان نا یعنی خەڵک بێزارە بێت بۆیە بیر لە ئەلتەرناتیڤ دەکاتەوە بۆ چونەکەت گەشت بۆی ڕای کاک سوورە جوەر بگرم لەسەرەوە کاک سوورە ئاماژەت بەوە کرد کە ئەم جۆرە لە خەبات هیچ ئەنجامێکی نابێت جگە لە خزمەتکردنی داگیرکەران و داوات کرد کە شێوازێکی نوێ بدۆزنەوە بەڵام کە قادری ژەڵێت لە ماوەی ڕابردوودا شێوازی خەبات نەماوە کە خەڵک تاقی نکاتەوە بەرامبەر بە یەکێتی پارتی بەڵام هیچ گوێ ناگرن ئایا بەرپرسانی یەکێتی و پارتی بۆچی گوێ ناگرن و ئایا پێشنیاری تۆ چیە ینی ئەمە خەڵک چی بکات چ دەرچێکی تر هەیە چ ڕێگایکی تر هەیە بۆ ئەوەی خەباتێکی مەدەنی بکرێت بۆ بەدەستخستنی مافەکان ئەوەی کە قادر ئاماژەی پێدا هەموو ئەو چالاکیانەی کە ئەو بە چادەڵێت ڕێگرتومان نەبەر هەموویان دەستی عیزبیان لە پشت بووە ئەم عیزب دژی ئەم عیزب بەکاری هێناون ئەم عیزب دژی ئەم عیزب بەکاری هێناون ئەگەر یەک نمونەی زۆر سادە یەک نمونەی زۆر سادە ئەوەی کە لە عەزم نەدەکرد ئەمە ئەوەی کە لە بینی پاڵ تاڵەبانی و لاهوو شێخجەنجی ڕوویدا هەندێک بەشێک لە چالاکوانانی مەدەنی و کۆمەڵی ئەوەی کە پەرلەمانتار و ئەوانە من لە جەنابتولەکە قادری دەبستم کەسیان باسی نەکرد بەڵام ئەگەر لە بینی کاک نێچیروان و کاک مەسعود ڕوویدا بایە وەڵا ئەم سلێمانیان دەهەژا ئەمە لایەنێکی تریان ئەو بازەوە دەکات کە تورکیا کاکە تورکیا لە ئەزمڕی پەکەکە دەکوژێ تورکیا لە ناو خودی پەکەکەدا باشە دێ شوێی مەبەست بێ بردومانی دەکات و ئامانجی خۆی دەپێچێت کاکە ئەوە خودی پەکەکەن لە ناو خودی پەکەکەدا بەشێکی زۆری پەکەکە میتی تورکن وەرە بزانە عەبدوڵاتاش کە دوای ئەوە دەستگیر کرا چی کرد باشە بۆ تورکیا سیارەی بۆ دەفراندن دوای ئەوە جیهازی تیادانرا بوو بەرجی بۆ دێنان جیهازی تیاندانرا بوو کاکە ئەمە میتی تورکە کەوای کردووە لە ناو خودی پەکەکەدا چۆن پەکەکە ڕاستە دەکات ئەمە ئێستا
خەباتی پەکەکە من ئێستاش نازانم پەکەکە داوای چی دەکات جگە لەوەی کە بەدەستی ئەو هەندێک خەڵک لە ئەوروپا دەوروژێنێ بە ئاراستەیەکدا هەندێک خەڵک لە حتا لە باشووری کوردستانیش خەڵک دەوروژێنێ ئێمە لەسەر پەکەکەنی لەسەر و چالاکیە مەدەنیانەیە کە چالاکیە مەدەنیەکان ئەمەش مەبەستم ئەوەیە کە ئەم دەستانن لە پشت ئەو چالاکیە مەدەنیان ئەگەر کاتێکی کەممان ماوە ئەگەر دوایین لە پشت چالاکیە مەدەنیەکان دەگەڕێم وڵات ئەمە چالاکی مەدەنی نین ئەمە چالاکی حیزبین ڕووپۆرت ڕاستیان دەکات بەڵام کۆمەڵێک چالاکوانیش لە ڕووی بێ ئاگاییەوە لە ڕووی پەرۆشیانەوە بۆ خەڵک دەخزێنە ژێر ئەم چەترێکە چۆن حیزب ئاراستەیان دەکات بۆ دوایین پرسیارە گەڕێم وڵات بەڕێزکا قادر ئەگەر دوایین پرسیارت ئاراستە بکەم کاتێکی کەممان ماوە زۆر بە کورتی ئایا پێتان وایە ئەم شێوازە هیچ کاریگەری دەبێت لەسەر بەرپرسان و ئایا ڕایەوە چییە لەسەر ئەو بارودۆخی کە لە هەرێمە هەیە ئەو بارودۆخە یاخودە و ڕۆژێ هەیە هەرێم بەرەو کوێ دەبات بەر لەوەیەوە بیتخواێک دوشت ینی لەکەی سیلاهوری پاڤێل ئە من بە خۆم دەلای زیاتر کردی لەسەرەوەی کە ئەوەی پاڤێل کردی کۆدەتایە مەرام سەپاش سار نەیکردیان وەزم ئەکسەر ئەو پارتیانە چەندین کە سمۆری لاهوریان لە یەخی ئێمەدا لە کاتێک ئەمە دژی ڕەفتارەکەی پاڤێل بووین کە دژ بە پێڕە و پرۆگرام و حزب بوو ئەو ڕۆژەستا بەرنامەیەکەیە لەگەم مەسئول مەڵبەندی سێ کردومانە هەر ئەماژانەوە کردی ئەوەی کرا مدیرشی ڕۆژ سەقەت بوو هینا ناو ئەوە کێشەی من لەوە نییە کێشەی من لە ڕەفتارە پارتی بارەگەی یەکگرتووی شتا من کەسێکی سەپم بەڵام تا سەر ئێسقان لە پشت یەکگرتوو ڕاوەستای لەبەر ئەوەی ئێمە دژی ڕەفتاری ئەو چالاکیانە کاریگەری خۆی زۆر کردیە جورئەتەکی باشی دایتە خەڵک کە پارتی وچێتی کەرامەتی تاچی کورد شکۆیان شکاندیە یعنی شکۆی تاچی کورد بێ ئیرادەیان کردیە ئەو هەولێرەی بە بەعس ئەو کوردستانە بە بەعس نەشکا پارتی وچێتی دەبین زەلیلیان کردنی خەڵک دێتە سەد تەلەڤیزۆنی 250 دینار دەردەنی خۆنە هۆر دەگریە خاوەنی 8 منداڵە ژنی کورد دەگریە پیرەمێردی کورد دەگریە کەی تاچی کردووە بێ غیرەت و بێکە ئەوە بۆ ئەوەندە زەلیل بگرێ پارتی وچێتیویان نەکرد موچەی نادرێتێ موچەی خۆی نادرێتە کەم بە ملیارەها دۆلار پێ دێ دەگریە نایە بستە خەبات ئەوە ئێمە شکۆی تاچی کورد دەگەڕێنینەوە دوو بە بەرپرسەکان مانگوتووە یعنی من دڵنیام ئەو ناڕەزایەتیانەی کوردی ئەوروپا هەت نەک لە ئێستا لە 2002 من لە ناویداما نەبووە سەدان سەردەشت تیرۆر دەکرا هەزاران کاوە تیرۆر دەکرا ئەوەی ڕای گرتیە زیندانەکانی پڕ نەکردیە لەوە ئەو خەبات و چالاکەی ئازادی خوازانی کوردستان سۆسیال میدیای کە تێکەڵکێشە و ڕەوەندی کوردە لە ئەوروپا و ئەو جورئەتە سیاسەیە کە بەرپرسی کورد 400,000 کیلۆمەتر لێی بووتە مەلغوم ئەگەر ئەوانە نەکرابە پارتی وەچێتی دیتمان بە سەدان کەس تیرۆر کرا بەس لە دهۆ کاک نیاز 400 کەس تیرۆر کرا بێ ئەو یەک کەس بگیرێ بەس لە دهۆ زگە لە سلێمانی زگە لاولێت لە گەرمیان بەڵام ئێستا چەند کە تیرۆر دەکرێت تیرۆری سیاسی چەند جا بارەگای حیزبەکان سوستا چەند ڕۆژنامە قەدەغە داخرا بەڵێ زۆر سپاس کاک قادر بۆ بۆچوونەکانت بەڕێز کاک ڕەسوول ئەگەر بۆ دوایین پرسیار بگەڕێمەوە لای جەنابەت ئایا ڕاتچیە لەسەر ئەو وتانی کە قادر کە هەروەها ئەو چالاکوانانە ئاماژە بەوە دەکەن کە بەرپرسانی هەرێم گوێ ناگرن ئەنجامی گوێنەگرتنی بەرپرسانی هەرێم لە ئەنجامی زوڵم و زۆری ئەوان ئەم حاڵەتانە ڕوئایات کە جارێکی دیکەش وا باز دەکرێت کە دەستی دەرەکی لە پشتە یاخود دەستی پەکەکەی لە پشتە ئەگەر بەرپرسان گوێ بگرن بەرپرسان بێن دانیشن لەگەڵ خەڵکە داخوازەکانی خەڵک جێبەجێکن باشتر نییە لەوەی حاڵەتەکە بگاتەوە ئاستە من دەڵێم داخوازی خەڵک ئەوەندی جێبەجێ ببێ کەم تەرخەمیە ئەگەر جێبەجێ نەکرێت بەڵام ئەوەی کاقادر دێڵێ کە ئێمە نەبین وەکو دەڵێ دنیا دەخورا دنیا تیرۆر دەکرا کە وەڵڵاهی لە ئەوروپان ئەوان وەڵڵاهی ئەنی دەتوانم بڵێم لە 95 خەڵکی ناناسێت ئەمانە وا لە ئەوروپایەوە کەوتونەتە مقابلە و مێزگرد و نازانم چی کاکە تۆ ئەگەر ڕاستە تۆ وەرە لەگەڵ خەڵکەکەت بشی لەناو مەعاناتی خەڵکەکەتدا بشی لەگەڵ خەڵکەکەت هەڵسو کەوتکە نەک لە ئەوروپارە ڤیدۆیەک دەکەیەوە باز لە ژیانی خەڵک دەکەی باز لەوە کاکە تۆ لە ئەوروپا دەژی خەڵک لێرە دەژیا خەڵک لە ژێر ستەم و جەور و ستەمی
تورک و فارس و عەرەبدا دەژیان تۆش لە ئەوروپا بە وەکو دەڵێ بە هەوای ئەوروپی بە هەوای ئەوروپی بە ژیانی ئەوروپی بە ئازادی ئەوروپی باز لەوە دەکەی کە دەبێت لە ئەوروپای ڕاتۆ لێرە ژیانێک دروستکەی وەڵا ئەم ژیانە قەت بەوانە دروست نابێت بەڵکو ئەو ژیانە تەنها بە خەباتی نەتەوەیی بە یەکریزی و بە یەک هەڵوێستی باوەی کە هەموو چالاگوانانی کۆمەڵی مەدەنی و هەموو لایەکمان بینەوە سەر خەتەر ڕئیسیەکە کە هزری نەتەوەیە بیری نەتەوەیە ئەو کاتە ئەوانەی دژە نەتەوەیی بەڕاستی بۆ خۆیان پەراوێز دەخەن ئەو جار ئەوەی کە من لە کاقادریشم خوێندێتەوە ئەو ئێستا وەکو دەڵێ ئەو زۆر جار باس لەوە دەکا پارتی کۆمیدیا کاکە وەڵا کۆمیدی ئەوانن کە ئێستاش بە هەوای یەکێتی سۆڤیەت دەژی باشە کاکە یەکێتی سۆڤیەت بۆ خۆی هەرسی هێناوە چ جای ئەمن ئێستا لە نێو چوار دەوڵەتی داگیرکاردا باشە بیر لەوە بکەمەوە تورک و فارس و عەرەب و ئەوانە وەرندەی هەمومان بەیەکەوە دەژی کاکە ئەوەی پرسی ئێمە پرسێکی نەتەوەیە ئێمە لەسەر کوردبوون دەکوژین ئێمە لەسەر کوردبوون دەچەوسینەوە ئێمە لەسەر کوردبوون ڕاودەنرین لەسەر کوردبوون ئەنفال دەکرین تاکە دەرمان و تاکە هێزیش کە ئێمە بتوانین خۆمانی پێ دەرباز بکەین کوردایەتی کردنە چونکە دەربرینی کوردبوونە دەرمانەکەشی کوردایەتیە و زۆر سپاس بەڵێ زۆر سپاس مامەستا ڕەسوول مەرگەیی ناسراو بە سوورە مەرگەی نووسەر و کادری باڵای پارتی دیموکراتی کوردستان لە دەفەری ڕاپەڕینەوە لەگەڵماندا بووین هەروەها سپاس بۆ بەڕێز قادر نادر ڕۆژنامەنووس و چالاکی سیاسی کە لە هۆڵنداوە لەگەڵماندا بوون بۆ ئەم دیدارە تایبەتەی زوومی درە و زۆر سپاس